بۆی کە بتوانین زانیاریمان باتە لەسەر ئامادەکاریەکان و بزانین چیان کردو بۆی کە حەوت ساڵ تێپەڕەبێ بەسەر کۆچی دوایی سەرۆک مام جەلالە کە لە ئێستایا شاری کەرکووک دیوێکی تر بەخۆیەوە بینێ لە دوای دانانی پارێزگای کەرکووک شاری کەرکووک هەستەکەین جوانتر و جوانترە بێت و خەڵکەکەی ژیانی بەرەو ئاسایی ئەڕوات و لە هەمان کاتیشا بە شێوازێک کارەکرێت کە بتوانین ئەو ڕێچکە و پەیامەی کە سەرۆک مام جەلال لەیوت کەرکووک دڵی کوردستانە هەتا کوردێک ما بێت ئێمەش هەمیشە لەگەڵ کەرکووچیەکانین و ڕۆحی ئێمەن کەرکووچیەکان بۆیە ئەم ساڵیش یادەکەی مام لە شاری کەرکووکی خۆشەویستە سەبێ کاروان ئەگەر گوێبیستی منی سڵاوت لێبێ با بزانین ئەمڕۆ ئامادەکاریەکان چی کراوە لە شاری کەرکووکی خۆشەویست و پێمان بڵێ کاژمێر چەند مەراسیمەکە دەست پێکات زانیاریەکان زیاتر لای تۆ چین پێمان بڵێیت فەرمووی. بەڵێ دیارە بڕیارە سعات 5 ئەمڕۆ لە نێو سنتەر ڕۆشنبیری لە کەرکووک مەراسیمی ماڵاوایی سەرۆک مام جەلال مەراسیمی حوتەمین ساڵ ماڵاوای سەرۆک مام جەلال بەڕێوە بچێت. دیارە ئەمەیەکێکە لە مەراسیمە پڕشکۆکان کە لە مێژووی سنتەرەکان ئەنجامە درێت و لە سەراستی ناوخۆ لە سەراستی نێودەوڵەتی بە هەمان شێوە میوان ئامادەیە یاخود ئەمڕۆ بەشداری لە مەراسیمەکەکەن سەر کۆماری عێراق بە هەمان شێوە بڕیارە بێتە کەرکووک بەشداری لە مەراسیمی ماڵاوای سەرۆک مام جەلالدا بکات دوایەوەی کە ئەمڕۆ سەردانی بینای نوێی بینای پارێزگای کەرکووکە کادوە لەگەڵ پارێزگاری نوێی کەرکووکە کۆبنەوە پاشان ینی سعات 5 بڕیارە لە مەراسیمی ماڵاوای سەرۆک مام جەلال سەر کۆماری عێراق بەشداری بکات و کۆمەڵێک لە وەفدە سیاسیە باڵەکانی عێراق بە هەمان شێوە ئەمڕۆ لێرە بەشداریەکەن بۆ مەراسیمی حوتەمین ساڵ یادی سەرۆک مام جەلال. دیارە خۆتان نەزان ینی سەرۆک مام جەلال هەم لە سەراستی عێراق هەم لە سەراستی ناوچەکە هەم لە سەراستی کوردستان و کەرکووکیش پێگەیەکی تایبەتی هەیە و کەرکووچیەکان پێکاتەکان بە کورد و بە عەرەب و تورکمانەوە ینی هەموو کات ڕێزی زۆران لە سەرۆک مام جەلال گرتووە هەم لە سەردەمی خەباتی شاخ و هەم لە سەردەمی ئەو کاتانی کەواوەکو سیاسیە کە هاتووتە کەرکووک وەکو پاشان وەکو سەرۆک کۆماری عێراقکە دەوڵەتی عێراقی بەدەستەوە بووە هەموو کات پێگەی کەرکووکلاوی لای سەرۆک مام جەلال تایبەت بووە کەرکووچیەکان ڕێزی زۆران لە سەرۆک مام جەلال گرتووە بە هەمان شێوە ئەویش گرنگی زۆری بە پێکاتەکانی کەرکووکداوە بە مەسیحیەکان بە تورکمانەکان بە عەرەب بە کورد کۆبنەوەی تایبەتی لەگەڵ کوردن هەر کاتێک هاتۆ تێرە بۆیە ئەمڕۆ زۆرینەی پێکاتەکان خۆیان ئامادە کردووە کە لە سنتەر ڕۆشنبیری کەرکووک ئەمڕۆ سعات 5 بەشداری لە حوتەمین ساڵ یادی ماڵاوای سەرۆک مام جەلالدا بکەن کە ئەم ساڵ بە فەرمی یادەکە لە کەرکووک ئەنجامە درێت لە نێو سنتەر ڕۆشنبیری وەکو باسم کرد. دیارە ئەم سنتەرە یەکێکە لەو دیاریانەی کە سەرۆک مام جەلال بەخشیوەتی بە کەرکووچیەکان لە ئێستادا یەکێکە لە ئەو شوێنانی کە زۆرترین چالاکی هونەری ئەدەبی ڕۆشنبیری تێدا ئەنجامە درێت بۆتە ماڵێک بۆ کۆکردنەوەی ڕۆشنبیر و هونەرمەند و ئەدیبانی کەرکووک کاتی لە کاتی خۆیدا ساڵی 2008 مام جەلال ئەم سنتەرەی کردە دیاری بۆ ئەوەی کە ینی هەنگاوێک بێت بۆ بەرەو پێشچوونی ڕەوشی هونەر و ئەدەب لە کەرکووکدا ئێستا ینی ئەم سنتەرە ئامانجەکانی خۆی وەکو خۆی جێبەجێ کردووە ئەوانەش هەموو کەسانشکەوە دێنە نێو سنتەری ڕۆشنبیری تا بۆ مەبەستی ئەنجامدانی چالاکیەکان ینی هەموو کات سوپاسگوزاری سەرۆک مام جەلالن بۆی کە شوێنێکی لەم جۆرەی بۆ کەرکووچیەکان دروست کردووە تاوەکو بتوانن چالاکیەکانی خۆیانی تێدا ئەنجام بدەن ینی لە زۆربەی گوندەکانی کەرکووک قەزا و ناحیەکان شێنپەنجەی سەرۆک مام جەلال تاکو ئێستا وەکو خۆی ماوەتەوە هاوشێوەی ئەم سنتەر ڕۆشنبیریکەوە منی لێم بەو پێی وەکو باسم کرد هەموو کات سەرۆک مام جەلال گرنگی زۆری بە کەرکووک داوە بە کەرکووچەکان داوە پلانی تایبەتی هەبووە بۆ پێکەوە ژیان لە کەرکووک ناوی پێکاتەکانی کەرکووکی ناوە چەپکە گوڵەکە ئێستا ژانی هەم ئیدارەی کە ئێستا لە کەرکووکدا هەیەەوە هەم یەکێتی لە کەرکووک هەموو کات چەپکە گوڵەکە بۆتە وێردی سەر زبانیان دەیانەوێت بگەڕێنەوە بۆ ئەو سیاسەتی کە سەرۆک مام جەلال ئیدارەی کەرکووکی پێداوە دەیانەوێت جارێکی دیکە سیاسەتی چەپکە گوڵەکە جێبەجێ بکەن تەنانەت دەگەر بە شەقامەکانی کەرکووکیشدا گوزەرێک بکەیت لە پێکاتەکانی کەرکووک بپرسی لە تورکمانەکان لە عەرەبەکان ئەگەر بپرسی چ سیاسەتێک گونجاوترین و باشترین سیاسەتە بۆ کەرکووک ئەوان یەکسەر بەبێ دوو دڵی وەڵامە دەنەوەڵێن سیاسەتەکەی سەرۆک مام جەلال باشترین سیاست بۆ کە تاکو ئێستا بۆ کەرکووک گونجاو بێت و بەڕێوە چوو بێت و هەموو پێکاتەکان لەسەری ڕازی بوو بنوە تەنانەت لە دامەزرانەکانیش لە ئێستا هەرەگەڕێنەوە بۆ ئەو
ڕێژەی کە سەرۆک مامزەلال دیاری کردبوو کە یەکسانی تەواوی لە نێوان پێکاتەکانی کەرکووکدا دروست کردبوو. ئەگەر لە نێو تورکمانەکان بپرسی بڵێ ئایا سەرۆک مامزەلال بە مڵکی خۆتان ئەزانن هەمووان بەبێ دوو دڵێڵێن بڵێ سەرۆک مامزەلال سەرۆکی تورکمانەکان بوو، مەسیحەکان بە هەمان زۆر و عەرەبەکان بە هەمان زۆر، کوردەکانیش بە هەمان زۆر هەمووان سەرۆک مامزەلالیان بە مڵکی خۆیان ئەزانی. ئێستاش کە 7 ساڵە لە نێو کەرکووکدا نەماوە لە نێو پێکاتەکانی کەرکووکدا نەماوە هەمووان بەداخن بووی و پێگەی سەرۆک مامزەلال جێگەی سەرۆک مامزەلال پڕ نەبووتەوە بۆ پێکاتەکانی کەرکووکە لە دوای 7 ساڵ یادیەکەنەوە ئەمڕۆ لە کەرکووکدا. بەڵێ دەست خۆش بێکاروان سوپاس بۆ تۆ کامڕۆ ڕاستە خۆ لەگەڵمان نبووی لە شاری کەرکووکی خۆشەویستەوە. هیوادارین کامڕۆ مەراسیمەکە بە شێوەیەکی زۆر ئازادانە بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە بچێ و لە شاری کەرکووکی خۆشەویستەوە هەموو ئەو بەرپرسانەی کە لەوێ ئامادا بن جەنابی سەرۆک کۆماریش لەوێ ئامادا بێ کە لەوێ بتوانن جارێکی تر پارێزگای کەرکووک بەڕووی هاوڵاتیانی کەرکووکە ئاوادان بکەن و بکرێتەوە و کارەکانیشیان بەردەوام بێ.